سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لەوانەی دووەم لە کەرتی سێم دەینە وەلاتان لە دەرسی ڕابردوو ئێمە باسمان لە چۆن دەزانی گەری لە ژمارە توخمێک چەندە بارسە ژمارەکەی چەندە و ناوکە هێماکاری و هایفە هێماکاری لە دەرسی ئەوڕۆدا باس لە چۆنیەتی دۆزینەوەی ژمارەی ئەلیکترۆن و پرۆتۆن و نیوترۆن دەکەین چۆن ئەتوو ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆن نیوترۆن دەدۆزیەوە مامۆستا پرسیارێک دێنێتەوە دەڵێت لەو توخمەیدا چەند ئەلیکترۆن و چەند نیوترۆن و چەند پرۆتۆن هەیە طبعاً ئەمە ئەو سێشتەی بزانە ئەو یاسانە بزانە زۆر ئاسانە بابەتەکە یەکەمیان هەر کاتێک گەر لە ژمارەی دای واتە یەکسانە بە ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆن ئەوە پێشتریش باسم کرد بۆ منە دەڵێ گەر لە ژمارەکەی حەوتە کابێ حەوت پرۆتۆن تێدایە حەوت ئەلیکترۆن تێدایە ئەوە بەنسبەت زانینی ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆن خاڵی دووەمیان هەر کاتێک ویستت ژمارەی نیوترۆنی بزانی دەبێ بارستە ژمارەی کەم گرد لە ژمارە بکەیت هەر کاتێک ویستت ژمارەی نیوترۆنی بزانی بارستە ژمارەی کەم گرد لە ژمارە بکەیت بەو شێوازە ژمارەی نیوترۆنت بۆ دەردێت ئەگەر ویستت بارستە ژمارە بزانی ئەوە خوێندمان هەر لە دەرسی یەکەم گوتم پرۆتۆن و نیوترۆنەکان کۆ دەکەیەوە و بارستە ژمارە دەردێت با بین پرسیارێکی لەسەر حەلکەین ئەوە پرسیاری ڕاهێنانی کارپێکەریە لاپەڕی 77 لە کتابەکە دەڵێت ژمارەی پرۆتۆن و نیوترۆن و ئەلیکترۆنی گەردیلەی کلۆر 37 بدۆزەوە طبعاً کلۆر 37 ئەوە بە چ نووسراوە بە هایفە هێماکاری کابێ ئەوەیان چییە ئەوە بارستە ژمارەیە وایە وتم ئەوەی لەگەڵ ئەو داشەیە بارستە ژمارەیە گەرد لە ژمارەکەشت دەداتێ گەرد لە ژمارەی کلۆر چەندە حەفدەیە کابێ ئەمن دووشتم هەیە بارستە ژمارەم هەیە کە 37 و هەروەها گەرد لە ژمارەم هەیە دیلە ژمارە کە حەفدەیە ئەو گەرد لە ژمارەت پێدەدات کەواتە بارستە ژمارە و گەرد لە ژمارە یەکەو جار ئەمن با ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆنی بدۆزمەوە گوتم هەر کاتێک گەرد لە ژمارەت هەبوو ئەوە پرۆتۆن و ئەلیکترۆن هەیە بەپێی ئەو یاسای گەردی لە ژمارە یەکسانە بە ژمارەی پرۆتۆن لەگەڵ یەکسانیشە بە ژمارەی ئەلیکترۆن کەواتە گەرد لە ژمارەکەی چەندە حەفدە کەوابێ حەفدە ئەلیکترۆنت هەیە و هەروەها حەفدە پرۆتۆنت هەیە تەواو هەر کاتێک لە ژمارە زانی پرۆتۆن و ئەلیکترۆن دەزانی حەفدە بۆ زانینی ژمارەی نیوترۆن دەڵێ ژمارەی نیوترۆن یەکسانە بە بارستە ژمارەکەم گەرد لە ژمارە ئەمن یەکسەر دەیکەم ژمارەی نیوترۆن یەکسانە بە بارستە ژمارە یعنی ڕقەمە گەورەکە کەم گچکەکە کاکەم با بە شێوازێکی یاسان ڕقەمی گەورەکەم گچکەکە ژمارەی نیوترۆن دەردێت 37 کەم 37 کەمی حەفدە کەواتە یەکسانە بە چەند یەکسانە بە 20 کەواتە کلۆر 17 ئەلیکترۆن و 17 پرۆتۆن و 20 نیوترۆنی تێدایە ئەوە وەڵامەکەشمان نووسین 17 ئەلیکترۆن 17 پرۆتۆن 20 نیوترۆن چۆن گەردی لە ژمارەکەمان هەبوو 17 بوو کەوابێ 17 ئەلیکترۆنمان هەیە و 17 پرۆتۆنمان هەیە بۆ زانینی ژمارەی نیوترۆن ڕقەمی گەورە 37 کەم گچکەیکە ژمارەی نیوترۆن دەدێت 37 کەم 17 دەکاتە 20 ئەها زۆر بە ئاسانی هیچ لە خۆتی تێک مەدە بابەتەکە زۆر ئاسانە زۆر ئاسانە بابەتەکە ئەگەر نمونەیەکی تر ڕاهێنانی کارپێکەری لە پرسیاری کەیاندا دەڵێت ژمارەی پرۆتۆن و نیوترۆن و ئەلیکترۆنی گەردیلەی بڕۆم حەفتە کابێ ئەوە چییە ئەوە بارستە ژمارەیە چکە بەپێی هایفە هێماکاری ناودراوە گەرد لە ژمارەکەشت دەداتێ کە 35 گەردی لە ژمارە گوتمان دایمەن ڕقەمە بچووکەکە گەرد لە ژمارەکەیە کەواتە وادەم گەرد لە ژمارەم زانی ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆنی دەزانم جارێ ئەلەوەی گەڕێ باشە ئەلەوەی گەڕێ بە ئەمە بین لێرە حەلی بکەین گەردی لە ژمارەکەی چەندە 35 کەوابێ 35 ئەلیکترۆنمان هەیە و هەروەها 35 پرۆتۆنمان هەیە چکە گەردی لە ژمارە یەکسانە بە ژمارەی ئەلیکترۆن و پرۆتۆن
کەواتە ئەوە ژمارەی پرۆتۆن و ئەلکترۆن مزانی یەکشت بە یاسایە نیوترۆن ژمارەی نیوترۆن ئەگەر ژمارەی نیوترۆنی دەربێنم یەکسانە بە یاساکە دەڵێ ژمارەی نیوترۆن بارزتە ژمارەکەم گەت لێ ژمارە بارزتە ژمارەکەی چەندە 8 کەم 35 دەکاتە 45 نیوترۆن کەواتە ئەوەتە ئەوەی کە ئێستا لێرەدا سیپێنس پرۆتۆنمان هەیە 35 ئەلکترۆنمان هەیە 45 نیوترۆنمان هەیە تەواو کەواتە ئەگە پرسیارێکی ئاوات هاتە پێش یەکەم جار بزانە گەید لە ژمارەکەی 35 کەوا پێ 35 ئەلکترۆن هەیە 35 پرۆتۆن هەیە گەید لە ژمارەکەی چەند بوو پرۆتۆن و ئەلکترۆن ئەوەندەن ئەوە گەید لە ژمارە بۆ زانینی ژمارەی نیوترۆن ڕقەمە گەورەکەی کەم بچووکەکەیکە 8 کەم 35 45 کەوا بێت 45 نیوترۆنیش هەیە بەو شێوازەی پرسیاری حەل دەکەی یا بەنمونە دەڵێت وەڵامەکەشمان داناوە ژمارەی پرۆتۆن و ئەلکترۆن نیوترۆنەکانی گەردیلەی کاربۆن 13 کەوا بێ ئەوە بارزتە ژمارەیە ئەدی گەرد لە ژمارەکەی ئەوە تا شەشەکەیە گەردی لە ژمارە گەرد لە ژمارەکەی چەندە 6 کەوا بێ 6 ئەلکترۆنت هەیە و 6 پرۆتۆنت هەیە وازعە بۆ زانینی ژمارەی نیوترۆن بارزتە ژمارەی کەم گەرد لە ژمارە دەکەی 13 کەم 6 دەکاتە 7 کەوا بێ ژمارەی نیوترۆنیشت 7 کەوا بێ پرۆتۆن و ئەلکترۆنی یەکسەر لەگەر لە ژمارەی دەدۆزیەوە و ژمارەی نیوترۆنەکەش ڕقەمە گەورەکەی بارزتە ژمارەی کەم گەرد لە ژمارە دەکەی و بەو شێوازەی ژمارەی نیوترۆنت بۆ دەردێت ئەوە بەنسبەت چۆنیەتی شکارکردنی زانینی ژمارەی ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن دینە سەر گەردیلەی بارستە ڕێژەیەکان طبعاً کاتێک بارستەی گەردیلەیان دۆزیەوە لە ئەنجامی حسابکردنی پرۆتۆن و نیوترۆن و ئەوانە بۆیان دەرچوو بارستەیەکی زۆر کەمی هەیە بارستەکەی زۆر کەمە کە ئەو ژمارە کەمە تووشی ئیشکالمان دەکات لە کاتی شکارکردنی پرسیاریدا بۆیە تێبینیان کرد کە ئەو بارستە زۆر بچووکە یەکێکی نوێیان هەڵبژار کە پێی دەگوترێت AMU ئەو یەکەیە بەپێی چ هەموو توخمەکان بەپێی چی بۆیان دەکرێت بەپێی کاربۆن 12 بەپێی کاربۆن 12 لە ڕێبەریشدا هەیە کەوا بێ هەموو توخمەکان حسابی AMU-کان بەپێی کاربۆن 12 بۆ دەکرێت کاربۆن 12یان هەڵبژار لەبەری توخمێکی جێگیریشە کاربۆن 12 بۆیە بارستەکان لە کتابەکەشدا دەڵێت بارستە بە گرام پێوراوەکان زۆر بچووکن بۆیە یەکەیەکی گونجاوتریاندان هێنا ئێستا بۆ نمونە بارستەی ئۆکسجین 16 چەندە 2.657 جاران دەبەتوان ناقص 23 گرام کە ئەو ژمارەیە زۆر بچووکە وایە لەبەر بچووکی ئەو نرخەی گوتیان ئەو بۆ نمونە ئەو ڕقەمە زۆر بچووکە ئیشکالت بۆ دروست دەکات ئەو هەموو پۆینتاتە بۆیە هەمویان بەپێی کاربۆنی حساب کرد ئۆکسجین بەنمونە 16ە بارسە ژمارەکەی 16 دابەشی 12 دەکاتە 4 لەسەر 3 واتە 4 لەسەر 3 کاربۆن 12 کە دەکاتە 15.9994 ئەوە گرنگە طبعاً زانایان چیان بەکارهێنا ناوکیدی کاربۆن 12 وەکو بنچینەی ئەندازە وەرگرتن گرنگە ها وازعە چیان بەکارهێناوە کاربۆن 12 بەنمونە پرسیار دەڵێت گەردیلەی بارستەی گەردیلەیەک چەندە کە بارستەکەی دەکاتە 1/3 کاربۆنی 12 ڕاستەوخۆ ئەو دوو ژمارانە جاران کە بۆ دەردێت 1/3 جارانی 12 کە دێتە سەرە 12 بەش 3 4 دەکات کەواتە دەکاتە 4 AMU وازعە کەوا بێ ئەو گەردیلەیەی کە 1/3 کاربۆن 12ە AMU-ەکەی چەندە یەکەی بارستەی گەردیلەکەی 4 AMU-ە یا دەڵێت 4.5 کاربۆن 12 هەر یەکسەر ئەو دوو ڕقەمانە جارانکە کاربۆن 12 چەندە AMU-ەکەی 12ە 4.5 جارانی 12 دەکاتە 54 AMU 54 AMU ئەها بەنمونە
دەڵێ نیو ئەوەندەی کاربۆن 12 ئەیئێمیوی کاربۆن 12 کابێ نیویوی 6 دەکات وازە ئەو یا بەنمونە دەڵێ دوو ئەوەندەی کاربۆن 12 یعنی دوو جارانی 12 دەکاتە 24 وازە ئەوە پرسیارەکە پرسیاری بەندی بوو دەبێنەوە پرسیاری 13 بوو پرسیاری 20 دەڵێ 12 ئەوەندەی بارستەی گدیلەی نزیکەی تخمێک بدۆزەوە کە 12 ئەوەندەی بارستەی کاربۆن 12 کاربۆن 12 بۆ خۆی 12 ئەیئێمیویە 12 جارانی 12 دەکاتە 144 ئەیئێمیو کابێ ئەو توخمەی کە 12 ئەوەندەی کاربۆن 12 بێ ئەیئێمیوەکەی چەندە 144 ئەیئێمیویە وازە شتەکە ئەوە هەمووی بەپێی کاربۆن 12 یا دەڵێن نیو ئەوەندەی بارستەی کاربۆن 12 بۆ خۆی کاربۆن 12 ئەیئێمیویە نیویوی کابێ ئەو 6 ئەیئێمیویە ئەو 6 ئەیئێمیو کابێ هەموو توخمەکان ئەیئێمیوەکان بەپێی کاربۆن 12 دەدۆزیەوە ئەو ڕقەمەی کە دای بۆم دەڵێن نیو ئەوەندەی ئەوی کەواتە نیوی جارانی 12 6 دەکات دەڵێ دوو ئەوەندەی ئەوی دوو جارانی 12 ئەیئێمیوکە 24 ئەیئێمیوی دەکات هەموو توخمەکان بەپێی کاربۆن 12 دەدۆزیەوە بەو شێوازە هەر ڕقەمێکی داینێ جارانی 12 دەکەین دێنە سەر تێکرای گەردیلەی بارستەی توخمەکان تێکرای گەردیلەی بارستەی توخمەکان بریتێ لە تێکرای گەردیلەی بارستەی توخمێک کە لە سروشدا هەیە بە شێوەی تێکەڵ هاوتایەکەن بەنمونە هایدرۆجین بە سێ جۆر هەیە بەنمونە مس دوو هاوتای هەیە دێی ئەگە بتەوێت تێکرایەکەی بدۆزیەوە ئێستا حسابی دەکەین چەند هەیە لە سروشدا دابەشی سەتی دەکەی و جارانی ئەیئێمیوی دەکەی دوای نەتیجەی هەردووکیان کۆ دەکەیتەوە ئێستا باسی دەکەین طبعاً ڕێژەی بوونی هەر هاوتایەک لەسەر زەوی نزیکەی تقریباً جێگیرە لێرەدا ئەوەی کە گرینگە پرسیاری حسابیە کە زۆر جار دێتەوە ئەو دوو بابەتەی کە ئێستا باسم کردن ئەو سێ بابەتە هەرسێکیان زۆر گرنگن هەنگاوەکانی شکاکردنی تێکرای بارستەی گەردیلی ئەتو بتوێت تێکرای بارستەی گەردیلەیی یەکەم ڕێژەی سەدی هەر گەردیلەیەک لە پرسیارەکەیدا درراوە ڕێژەی سەدیەکە دەداتێ دابەش سەتی دەکەی کە دابەش سەتت کرد جارانی بارستەی گەردیلەی هەمان توخمی دەکەی ئەیئێمیوەکەی کە بۆ خۆی دەداتێ دوایی بۆ هەموو توخمەکان ئەنجامەکانیان کۆ دەکەیەوە ئەوە ئێستا هەتا پرسیاری لەسەر حەلەکەی نازانی مەبەستمان پێ دەچێت ئێستا بنمونە دەڵێت ئەو پرسیارە شکارمان کردووە دەڵێ ئەو مسەی کە لە سروشدا هەیە لە 69.7 ئەو سەدایات دەداتێ ئەیئێمیوەکەشت دەداتێ ئەیئێمیوەکەی مسی 63 چەندە 62.929 ئەو سەدایە بۆی خۆت لەو سەدایە قوتارکەی دابەشی سەدی دەکەی مسی 63 لە سەدا دابەشی سەدی دەکەی 69.7 دابەش سەد جارانی ئەیئێمیوەکەی ئەیئێمی مس 63 چەندە 62.929 وازە دەکاتە 43.53 ئەیئێمی طبعا ئاگادار بە 69.7 دەکەی دابەش سەدیکە اینجا جارانیش یەکسانەی داگرەوە اینجا جارانی 62.929 کە بۆی لێت هەڵە نەبێت ئەوە هی مسی 63 ولا سەدا 30.83 ئەو 30.83 فەوری دابەشی سەدی دەکەی جارانی ئەیئێمیوەکەی مسی 65 ئەیئێمیوەکەی چەندە 64.927 دابەشی سەدی دەکەی یەکسانەی دادەکەی و جارانی 64.927 دەکەی ئەوەشیان 20.02 دەردێ ئەو دوانە هەردووکیان چ لێ دەکەی ئەنجامەکانیان کۆ دەکەیەوە یعنی خاڵی یەکەم دابەشی سەدی دەکەی و جارانی ئەیئێمیوەکەی نەتیجەت بۆ دەردێ چەند هاوتای هەبوو بۆ نمونە مس دوو هاوتای هەیە هەردوو ئەیئێمیوەکەی کۆ دەکەیەوە کەوابێ دەڵێ 43 کەم 0.53 کۆ 20.02 دەکاتە 63.55 تێکرای بارستەی گەردیلەی مسە لە سروشدا وازە شتەکە ئەو ڕێژەی داوێ دابەشی سەدی دەکەم جارانی ئەیئێمیو دەکەم چەند هاوتام هەبوو هەمان شتی بۆ دەکەم دواتر هەموو ئەنجامەکان کۆ دەکەمەوە با بین پرسیارێکی بۆ خۆمان هەلکەین پرسیاری بەند ئەو پرسیاری بەندەکەیە
دەڵێت لە سروشدا سێ هاوتای ئارگۆن هەیە. ئارگۆنی چل، ئارگۆنی 38، ئارگۆنی 36. ئەوە تەبعەن بە پێی ناوکە هێماکاری نووسراوە. ئەوە گەید لە ژمارەکەی هە هاوتا گەید لە ژمارەکەیان یەکسانن، بەس بارستە ژمارەکەیان گۆڕاوە. دەڵێت تێکرای بارستەی گەردیلی بدۆزەوە. تێکرا کە باسی تێکرای کرد واتە دەبێ هەمومان کۆ بکەینەوە. بە سوودوەرگرتن لەم زانیارانەی خوارەوە ئارگۆنی 36، ئارگۆنی 36 سەدا 0.337 کەوابە یەکسەر ئەو سەداهی بێنە 0.337 دابەشی سەدی دەکەم. جارانی ئەیئێمیوەکەی دەکەم. ئەیئێمیوەکەی چەندە؟ یەکسەر دەیەوێتی 35.97. 35.97 ئەوەی دابەش سەد دەکەم یەکسانی دەگرم. جارانی ئەو ڕقەمەی دەکەم 0.12 ئەیئێم دەردێ. ئەوە ئارگۆن 36. ئەو ئارگۆن 36 حسێب بکەن. دێم ئارگۆن 38 حسێب دەکەم. دەڵێ ئارگۆن 38 لە سەدا 0.063 کەوابە یەکسەر ئەوەی دەڵێن 0.063 دابەشی سەدی دەکەم. جارانی ئەیئێمیوەکەی چەندە؟ 37.97. 37.97 ئەوەی دابەشی سەد کە و یەکسانی داگرێت جارانی کە دەکاتە 0.024. ئەوە ئارگۆنی 38 شم حسێب بکەن. هەمان کردە بۆ ئارگۆنی چل. وە ئارگۆنی چل سەدای هەبوونەکەی چەندە؟ 99.60 کابێ 99.60 دابەشی سەد جارانی ئەیئێمیوەکەی چەندە؟ 39.96 دابەشی دەکەم بە هەمان شێوە جارانی ئەو ڕقەمەی دەکەم ئەویان دەردێت. ئێستا ئەمن ئارگۆن سێ هاوتای هەیە. تێکرای بارسەی گدلەکانی هەمووان دۆزیوەتەوە. ئەیئێمیوەکەی هەموویانم دۆزیوەتەوە. دێم هەر هەمویان کۆ دەکەمەوە. 0.12 کۆ 0.024 کۆ 39.8 تێکرای بارستەی گەردیلەیەکەی دەکاتە 39.94 ئەیئێمیو. 39.94 ئەیئێمیو. بەو شێوازە بابەتەکە زۆر ئاسانە. تەنها سەداکەی دابەش سەدی کە و جارانی ئەیئێمیوکە لە ئاخیریدا چەند هاوتاتە بوو هەمویان کۆ دەکەیەوە. ئەها لێرە سێ دانەبوون سێمان کۆ کردەوە. لە من سی دوو دانەبوون دوو دانەمان کۆ کردەوە. پرسیارێکی جیاواز لە پێداچوونەوەی بەندەکەی ئەو جارەی تێکرایەکەی داوە بەس ئەیئێمیو توخمی دووەمی هاوتای دووەمی نەداوە. ئەو زۆر تەڵەبە پرسیاری ئەوەی دەکات ئەو پرسیارە نازانی حەلکات. ئێستا پرسیارەکە زۆر ئاسان ئێستا حەلی دەکەین. دەڵێت ئەو پرسیارە تەمان جیاوازە. ئەو بۆ ڕۆنەی لە سروشدا هەیە. دوو پرسیاری یەکەم بەس داوای تێکرای دەکرد. لێرە تێکرای داوە ها ئاگادار بە. ئەو بۆ ڕۆنەی لە سروشدا هەیە 80.20 کەوابێ یەکسەر 80.20 دابەشی 100 جارانی ئەیئێمیو. بارستەی گەدلەکەی ئەیئێمیوی 11 جارانی 11 ئەوە هی ئەوەی وازعە کۆ و 19.8 هاوتای دووەمی لە سەدا 19.8 19.8 دابەشی سەدی دەکەین. جارانی ئەیئێمیوەکەی ئەیئێمیومان هەیە. ئەیئێمیوەکە ئەیئێمیومان نییە. دەڵێت دەبێ بارستەی گەردیلەی هاوتای دووەم چەند بێ واتە ئەیئێمیوی دووەم چەند بێ. ئەو ئەیئێمیوەمان نییە. ئەیئێمیومان نییە. دەتوانی ئەلێرە بە ئێکسی دانی باشە. یەکسانە بە ئەو دوانە ئەها هەردووکمان یەکسان کرد بە تێکرای بارستەی گەردیلەکەی چەندە. لێرە تێکراکەی داوە. لە هەمویان داوای تێکرای بارستەی گەردیلەی کردو بەس لێرەدا تێکراکەی داوە 10.81 ئەوەی دەربێنە 80.20 دابەشی سەدی کە و جارانی 11 کە دەکاتە 8.83 کۆ 19.8 دەکاتە 0.198 ئەو ئەیئێمیوە بە ئێکسی دانێ نەزانراوە بە ئێکسی دانێ 198 ئێکس یەکسانە بە چەند 10.81 ئەیئێمیوە. لێرەداها لێرە نەزانراوە ئەوەیان هەڵدەدەینە ئێرە
کەوا دەبێتە 0.198 x یەکسانە بە 10.81 ناقص 8.83 وازعە ئەو دوانە لێک دەرکە 0.198 x یەکسانە بە لێکیان دەرکە دەکاتە 1.98 1.98 AMU ئەوەی لەگەڵ نەزانراویە لەگەڵ ئێکسێ دەستە ژێرەی کرد کەوا بە ئێکس یەکسانە بە 1.98 دابەشی 0.198 بە نزیکەی یەکسانە بە 10 AMU ئەوە AMUی توخمی دووەممان دۆزیەوە کە نەیدا بوو تێکڕای بارسێگت لێکەی دابوو AMU توخمی یەکەمی هاوتای یەکەمی دابوو بەس AMU هاوتای دووەمی نێدا بوو کە بە X ماندانە تەواوە دووبارەی دەکەمەوە ئەو 180 دا بەش 100 دەکەی و AMUەکەی داوە 11 جارانی ئەوی دەکەی کۆ هی دووەمیان سەداکەی 19.8 دا بەشی 100 دەکەی جارانی AMUمان نییە بە X دادەنی کەوا دەکاتە 0. ئەگە دابەشیکەی 0.198 X تێکڕایەکەشی داوە تێکڕای باسەگرلەکەی 10.81 بەو شێوازە دامانناوە ڕقم دەچێتە لای ڕقمەکەی 0.198 یەکسانە بە 10.81 کەم 8.83 لێرەدا 0.198 لێکیان دەکە 1.98 دەکا ئەوەی لەگەڵ نەزانراویە دەستە ژێرەی کردەکەی X یەکسانە بە 10 AMU بەو شێوازە یەکەی بارستەی گردیلەیمان شکار کرد ئەوش پێداچوونەوەی بەندەکەیە لای خۆت ئەوە پێداچوونەوەی بەندەکەیە ئێستا چەند پرسیارێکی ڕێبەریمان هەیە ئەگەرنا بابەتەکەمان تەواو دەبێت یەکەمیان دەڵێت تاکە هاوتای تیشکدەری هایدروجینە ئەو پرسیاری ڕێبەریە گوتم کام هاوتای تیشک دەدات ئاخیریانە ئەویستە تریتیۆم تیشکدەرە وازعە پرۆتیۆم پێک دێت لە پرۆتۆنێک و پرۆتیۆم شێوگەکەی دروستکە پرۆتیۆم ناوکە هێماکاریەکەی 1 بۆ 1 ئەوە پرۆتۆنەکەی داوە یەکە گوتم ئەگە بتەوێ نیوترۆنی دەربێنی نیوترۆن سەرێکەم خوار یەکەم 1 0 کەوابێ نیوترۆنی تێدا نیە وەڵامی ڕاست جیم هیچ نیوترۆنێکی تێدا نیە پرۆتیۆم بەس یەک پرۆتۆنی تێدایە چوەگەت لە ژمارەکەی یەکە پرسیاری تر هەرچەند بارستەی ژمارەی هاوتاکانی توخمێکی دیاریکرا و زۆرتر بێ ژمارەی پرۆتۆنەکان چی لێ دێت هەرچەندە بارستە ژمارە زیاد بێ ژمارەی پرۆتۆن چی لێ دێ طبعاً وەڵامی ڕاست بەجێگیری دەبێنیتەوە بارستە ژمارە عیلاقەی بە ژمارەی پرۆتۆنیەوە نییە تەنها گەردی لە ژمارە هەتا گەردی لە ژمارە زیاد کە پرۆتۆنی زیاد دەکات بەس بارستە ژمارە پەیوەندی بەچیەوەیە بە ژمارەی نیوترۆنی هەتا بارستە ژمارە زیاد کە ژمارەی نیوترۆنەکەی زیاد دەکات بەڵام گەردی لە ژمارە پەیوەندی بە پرۆتۆنیەوەیە بارستە ژمارە پەیوەندی پێوەنیە کەوابێ هەرچەندە بارستە ژمارە زیاد کە پرۆتۆن هیچ ناگۆڕێت پرسیارێکی دڵە هەرچەندە گەر لە ژمارەی پتر بێت ژمارە ئەلیکترۆنەکان چی لێ دێ گوتم گەردی لە ژمارە یەکسانە بە ژمارەی پرۆتۆن و ئەلیکترۆن گەردی لە ژمارە زیادی کرد پرۆتۆن و ئەلیکترۆن زیادی دەکات کەواتە ئەوە چی لێ دێت بە ئەلیکترۆن زیاد دەکات دەڵێ گەردیلەکانی توخمێک لەوانەیە جیاواز بن لە ڕووی چیەوە هەر لە بیدایەتی وانەکەی باسم کرد لە ڕووی چیەوە لێک جیاوازن لە ڕووی بارستە ژمارەوە لە دیاریکردنی بەشەکانی بارستەی گەردیلەی گوتم چ پێوەرێکیان بەکارهێنا گرنگە کاربۆن 12یان بەکارهێنا ئەوە کاربۆن 12 هاوتای ئەلەمنیۆم ئەو پرسیارە هاوتای ئەلەمنیۆم لە 13 پرۆتۆن و 14 نیوترۆن پێک دێت بۆ پێ بارستە ژمارەکەی دەکاتە چەند بارستە ژمارە یەکسانە بە ژمارەی پرۆتۆن کۆ ژمارەی نیوترۆن ژمارەی پرۆتۆن 13 کۆ 14 یەکسانە بە 27 کابێ وەڵام جیمە 27 بەو شێوازە کۆتاییمان بە بەندی سێم هێنا لە دەرسی داهاتوو دەچینە سەربەندی چوارەم تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بە هیوای سوود بینین